ئێوارەی دوێنێ چوارەمین فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان لە پارکی دەروازەی شارۆچکەی ڕانەی ناوەندی ئیدارەی ڕاپەڕین دەستی پێکرد و ئەم ڕۆیش دوایین ڕۆژی فیستیڤاڵەکەیە. لە فیستیڤاڵەکەدا سەرپرشتیاری گروپی خوراسان نەستەرەن ئەبولحەسەن کە کچێکی خەڵکی قوتانی سەر بە پارێزگای خوراسانی ئێرانە ڕایگەیاند. بە خۆشحاڵیەوە هاتین و بەشدار بووین بۆ ئەوەی لە نزیکەوە کلتورە جیاوازەکان، نەتەوەکان، زمانەکانی تر بناسین. ئەمەش دووەمین جارمانە سەردانی باشووری کوردستان دەکەین. لێرەدا هەموو هونەرمەندێک بە کلتور و زمانی خۆی لەگەڵ یەکتر کۆ دەبنەوە. هەر لە فیستیڤاڵەکەدا سەرپەرشتیاری گروپی ڕووناک کێوان عەلی محەممەدی کە کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستانە وتی: گروپەکەمان لە تەواو موسیقیەکانی ئەقوامی ئێرانن لە هەموو وڵاتەکانەوە هەیە. هەر کەس لە وڵاتی بۆ نمونە تورکەمان لە وڵاتی بەختیاری، لۆر، کەرهۆر، کوردە، ئازەریە، بەلوچە، خۆراسانیە لە هەموو وڵاتەکانمان تێکەڵ کردووە. هەدەفیشمانەوەیە کە بڵین ئێمە هەمومان بەیەکە و یەکێکین و هەمووم خەڵکە لە سوڵح و ئارامەشا زندگیەکەن. پاشان سەرپەرشتیاری گروپی هەورامان نادیە گوڵپی لە فیستیڤاڵەکەدا ڕایگەیاند: ئەمە چوارەم جارە بەشداریەکەین لەم فیستیڤاڵی ئێرانیە. ساڵانی پێشووتریش بەشداریمان کردو. ئێمە دەستەی هەڵپەرکێ لە یانەی سیاوچەمانەی هەورامانین هاتوین بۆ بەشداری ئەم فیستیڤاڵە. تەبان ئەمە فیستیڤاڵێکە ساز کراوە بۆ ناساندنی کلتورە جیاوازەکان لە کوردستان، لە ناوچەکە و لە جیهاندا.